پرۆژەی ڕەشنووسی بودجەی 2023 عێراق هەنگاوی باش و نوێ لە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغداد سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام شاندی سیاسی تەکنیکی و پیشەیی بەمبەستی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر بودجە و یاسای نەوت و گازی ڕەوانەی حکوومەتی عێراق کردووە و کۆبوونەوەکانیشیان بەردەوامی هەیە. لا دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا مەسرور بارزانی جەختی لەوە کردەوە کە هەرێمی کوردستان هەمیشە لەگەڵەوە بووە کێشەکانی لەگەڵ حکوومەتی فیدراڵ لە ڕێگەی گفتوگۆ و دانوستان و باشەوەی بنەڕەتی و لەسەر بنەمای دەستور چارەسەر بکرێن و بۆ ئەم مەبەستەش ئامادەن بۆ هەر هاوئاهەنگی و هاوکاریەک لەگەڵ حکوومەتی فیدراڵ. چارەسەر نەکردنی کێشەکان لە نێوان حکوومەتی ناوەند و هەرێمدا زیان بە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عێراق و بەتایبەت هەرێمی کوردستان دەگەێنێت. مەسرور بارزانی دەڵێت بە هیچ شێوەیەک دەستبەرداری ماف و شایستە دەستوریەکانی هەرێمی کوردستان نابی. ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە دوو تیمی هەرێمی کوردستان تایبەت بە پرۆژە یاسای بودجەی فیدراڵ و پرۆژە یاسای نەوت و گاز سەردانی بەغداد بکەنەوە بۆ درێژەدان بە گفتوگۆکان لە پێناوتەواوکردنی دوا هەنگاوەکانی دەستنیشانکردنی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی فیدراڵ و هەروەها تاوتوێکردنی ئامادەکاریەکانی پرۆژە یاسای نەوت و گازی فیدراڵ. ئاستەنگەکانی بەردەم پرۆژە یاسای بودجەی 2023 عێراق تەنها ڕێک نەکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند نییە. یەکێکی دیکە لا کێشە گەورەکانی بەردەم ئەو پرۆژە یاسایە کورتهێنانی بودجەیە کە نزیک دەبێتەوە لە 100 ملیار دۆلار کە ئەمەش زۆر ئەستەما پڕ بکرێتەوە یان هیچ نەبێت دەبێت ڕێژەکەی کەم بکرێتەوە. پێشبینی دەکرێت لە کۆتایی ئەم مانگەدا یاسای بودجە بگاتە پەرلەمان. دواتر لیژنەی دارایی ڕەشنووسی یاسای بودجە دەخوێنێتەوە گفتوگۆ لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان دەست پێ دەکات. نرخی نوێی دۆلار لە بودجەدا بە 1300 دینار بۆ هەر دۆلارێک دیاری کراوە. موعین کاظمی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە لە بودجەدا موچەی 74,000 پلەی وەزیفی نوێ مسۆگەر کراوە. زیاتر لە 200,000 وانەبێژ لە یاسای بودجەی 2023دا دەکرێنە هەمیشەیی جگەلا گواستنەوەی گرێبەستەکان و پرۆژەکانی وزە و تەندروستی هەمویان لە بودجەدا مسۆگەر کراون. پارەی پێویست بۆ دابەشکردنی موچەی مانگانەی فەرمانبەران گەیشتوتە نزیکەی 6 تریلیۆن دیناری عێراقی. داهاتی نەوتی عێراق لە ماوەی 9 مانگیدا 90 ملیار دۆلارە بەراورد بە ساڵی 2021 بە ڕێژەی لا 171 زیادی کردووە. بۆ یەکەم جارە بەهای خەرجیەکانی کارکردن لە بودجەی نوێدا کەمتر دەبێت لەو خەرجانەی کا بۆ بەرهێنان و پەرەپێدان و نۆژەنکردنەوەی ژێرخان تەرخان کراون. حکوومەتی عێراق پرۆژەی بودجەی ساڵی 2002 پەسەند نەکرد و بەهۆی ئەو قەیرانە سیاسیانەی لە دوای هەڵبژاردنەکانەوە سەری هەڵداوە. چاوەڕوان دەکرێت پرۆژە یاسای بودجەی 2023 زۆربەی کێشە و گرفتەکان چارەسەر بکات. حکوومەتی عێراق پشت بە نەوت دەبەسێت بۆ دابینکردنی لا 179 بودجەی گشتی وڵات. لا پرۆژە یاسای بودجەدا کەرتی پەروەردە و کارەبا و ئاسایشی خۆراک زۆرترین بڕەپارەی بۆ تەرخان کراوە بەراورد بە پرۆژە یاساکانی بودجەی ساڵانی ڕابردووی حکوومەتی عێراق.